یەکێک لەو هونەرمەندانەی کە خاوەن چەند بەرهەمێکی زۆر تایبەتە و خاوەن ستایلی تایبەت بەخۆیەتی هونەرمەند کارزان فاروقە لە ئێستادا کلیپێکی یاخود میوزیک ڤیدیۆیەکی نوێی بەرهەمهێناوە کە شێوازێکی تۆزێک جیاوازی لە ئەو ڤیدیۆ کلیپانە هەیە کە ئێمە ڕۆژانە لەلایەن هونەرمەندانەوە بڵاوەکرێن و ئەیان بینین. قسە و باز لەسەر بەرهەمەکە کەم بەڕێزیان لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانن. کاک کارزان بەخێربێی. خێربی سەرچاو سپاس دەکەم. پێم وابێ ئەم بەرهەمەت ناوی باسی دووریە لە زنجیرە کۆنسێرتێکەوە بیرۆکەکەی سەرچاوی گرتووە وایە؟ باسی دووری ملۆدیەکەی فۆلکلۆری کرمانجە، تێکستەکەی هاوڕێی خۆشەویستمان کاکە ڕەزایە ڕەزا قەشەنگی تۆمارمان کردووە لەگەڵ هاوڕێکی خۆشەویست کاکە ئەرشان لە سودەی خۆمان تۆمارمان کردووە و لە زنجیرە کۆنسێرتەکانی ڕۆژهەڵاتیش کردومانەوە ڤیدیۆ کلیپ. زۆر باشە. قسە باسی زیاتر بێگومان دەربارەی بەرهەمەکەکەین بەشێک لە بەرهەمەکە بینین و ئەگەڕێنەوە. سافر نکەی باسی دووری هەر نەکەی لەم دڵم سافر نەکەی شێتە بم لێم با بڕێی خۆم لێ بێ خابەر نەکەی شێتە بم لێم با بڕێی خۆم لێ بێ خابەر نەکەی سوورگوڵی گوڵدانی دڵ بۆ تۆیان لێدانی دڵ سوورگوڵی گوڵدانی دڵ بۆ تۆیە لێدانی دڵ کۆتری ئاراز و حەزم سۆڵەکەی هەیوانی دڵ کۆتری ئاراز و حەزم سۆڵەکەی هەیوانی دڵ. دەستەکانت خۆش بێ کاک کارزان. زۆر کەم گوێبیستی ئەوە بووین کە بڵێن هونەرمەندێک زنجیرە کۆنسێرتێک بەرهەمەهێنەیان با بڵێن ئەچێتە شوێنێک بۆ ئەوەی کە زنجیرە کۆنسێرتێک ساز بکات. چۆن ئەم بیرۆکەیەت بۆ هات؟ ئەم بیرۆکەی لەگەڵ هاوڕێکی خۆشەویستم کاک فەریاد مەجیدابادی 3 بۆ 4 ساڵە بێ بڕیارمان ناکە کۆنسێرت لە ڕۆژهەڵات لە وڵاتی ئێران بکەین. ئیتر قسمت نەبوو دواکەوت بەس لە مانگی دوو کە تێپەڕی بڕیارماندا و زنجیرە کۆنسێرتێکی جوانمان کرد لە شارەکانی مەریوان و سەقز و بانە و کامیاران و دیواندەرە و سنەی خۆشەویست قەرار بوو لە تارانیش بکەین بەس کەمێک دواکەوتنی ئینشەڵا بەنیازین لە تارانیش بۆ کوردەکانی تارانیش ئەو کۆنسێرتە ئەنجام گەێنین. بەڵێ پێم وابێ لە دیواندەرە یەکەم جارەکە کۆنسێرتی ساز بکرێت لە شاری دیواندەرە ڕێز و سڵاومەیە بۆ تەواوی شارەکانی کوردی و تەواوی شارە جوانەکانی کوردستان. دیواندەرە بۆ یەکەم جار بوو مێژووی ئەو شارە کۆنسێرتی تیا بکرێ بە خۆشحاڵیەوە نزیکەی 2000 هەوادار و گوێگر هاتنە ناو کۆنسێرتەکەمان کە ماوەی خۆشحاڵی بوو بۆ ئێمە توانیمان ئەو کۆنسێرتە لەو شارەیە بە ئەنجام بگەین کە با بڵێن کاتی کۆنسێرتەکە بەفرەباری بەفرێکی زۆر باری بوو کە زۆر خەڵکیش گلەیانەکە نەیانتوانی بێنە کۆنسێرتەکە لەبەر ڕێگەوبان گیرا بوو. بەڵێ بە هەمان شێوە هەم لە تەواوی شارەکانی تری کوردستان کە زنجیرە کۆنسێرتەکەتان تیاساس کردبوو بۆ جۆرە بینەران ئامادە بوون؟ بە خۆشحاڵیەوە لە شاری مەریوان دووجار دووبارەمان کردەوە دوو پارت دووبارەمان کردەوە کۆنسێرتەکان شارەکانی ترۆک و سەقز کردمان بەس قەرار بوو کە بۆیان دووبارەکەینەوە لەبەر کەمی کاتەکەمان چکە زنجیرە کۆنسێرتماندانا بوو بۆ من ئەمڕۆ لە سەقز بین بەیانی لە بانین بۆ شێوەیە نەمانتوانی کە لە شارەکانی تر دووبارەکەینەوە ئاخیر کۆنسێرتمان کە شاری سنەی خۆشەویست و سەربەرز بوو لێرەوە ڕێز و سڵاومێ بۆ تەواوی کوردەواری بۆ تایبەت شارە جوانەکەی سنە چکە پێشوازیکی زۆر تایبەتمان لێکرا. ئەویش ڕێکۆرد ماشکان سپاس بۆ خۆکە 5 جار لەسەر یەک لە 3 ڕۆژە لە شاری سنە لە شاری سنە گویان پێشتر لە گۆرانەکانی تۆ بوو؟ بەڵێ من هەوادارەکانم
زۆربەی لە ڕۆژهڵاتن لە سنە لە کرماشان لە تەواوی شارەکان چاوی یەک بێکیان ماچەکەم و تاوی کوردەکانی باشووری خۆمان یەک بێکیان چاوان ماچەکەم و زۆر خۆشمێن هیوادارم کە بتوانم بەرهەمی جوانترین لە باشوور ئەم کۆنسەرتت ساز کرده بوو؟ لێرە نەم کردونا یەکەم کۆنسەرتم و کە کردم بەس سپاس بەخۆشیکی جیاوازمان کرد. بەنیازیت لە باشوور و لە بەشەکانی تری کوردستانیش ساز ئینشەڵڵا ئەگەر بگونجێ و دەرفەتە بێ قەرارە چکە لە شارەکانی ڕۆژهەڵات زۆر شاری ترمان نەکردەوە کە هەمووی گلەیان نەکرد وەکو بۆکان و مەهاباد و کرماشان و چەندین شاری تر کە بەڵێنمان ناو بە حکمیەوەی کە ئێمە ئیشەکانمان نەکرد لە سۆشیال میدیای خۆمان فیدباکمان بۆ هەمووی داوای کرد قەرارمان ناکە لەو شارانی تریش بکەین بەس شێوازی کۆنسرتەکان لێوێ فەرقەکە و کلەی خۆمان نییە بڵێن وەکو منتیقەی کوردستانی ڕۆژهەڵات شاری سنەی خۆشەویست ئەبێ لێوێ جەوەز وەرگری بۆ ئەو شارانە ئینشەڵڵا لە ئایندەیە خەریکین جەوەزی شارەکانی تر وەرگرین و لەو شارانش بکەین و لە کوردستانی خۆشمان ئینشەڵڵا. باشە چەند بەرهەم پێشکەش کرا لە کۆنسرتەکان؟ 12 بەرهەم و هەندێک کات یەک دوو بەرهەمان یا دووبارە کردووە بەرهەمی جیاواز هیچ بەرهەمێکە بوو کە ئەوان داوای بکەن؟ بەڵێ وەک داخەکەی گرانم سەرکە سەرباڵم کە ئەمە ئەو گۆرانیانە بوون کە دووبارە کران هیچ گۆرانێک هەبوو ئەوان داوای کەن بەڵام لە پرۆگرامەکەی ئێوەیانە بێت نەبوو بەڵام بەبێ میوزیکیان شتێکی بەسیتە ڕۆشتن کۆپلێکم پێشکەش کرد. ئەمە با بڵێن ئەو بەرهەمانە بوو کە لە سیدیە نوێیەکە تا یان ئەلبۆمە نوێیەکەیە یان بەرهەمەکانی ترە؟ بەرهەمەکانی پێشوم بوو لەگەڵ دوو بەرهەم کە یەکێکیانم بەرهەمە تازەمان بوو کە بڵاومان کردو باسی دووری وەکیشان گۆرانی پەپولەکە هەر لە کۆنسرتەکان تەسویرۆیشمان کردو ئینشەڵڵا بڵاوکەینەوە دوو بەرهەمی تازە بوو کە لەناو کۆنسرتەکانە پێشکەشمە کرد بەس بڵاومان نەکردبوو. خۆی زنجیرە کۆنسرت ئەبێ چۆن بێت هیچ با بڵێن یاسایەکی هەیە یان هونەرمەندان کاتێک زنجیرە کۆنسرت سازەکەن کە بەرهەمی نوێیان هەبێیان کە ئیتر هەست بکەن پێویستە کات کە کۆنسرت ساز بکەن بۆی کە بەرهەمەکانیان پێشکەش بکەن؟ زنجیرە کۆنسرت بە شێوازێکە کە تۆ هەوادارانەی لەو شارانی کە تۆ هەتا پێیان خۆشە کۆنسرتیان بۆ بکەیت شار بە شار خەریکی ئامادەکاریت بۆ کۆنسرتەکان ببینی پێشوازێکی زۆرت لێەکەن ڕەنگە هەندێک شاری تریش دووبارە بکەیتەوە کاتەکە گونجاو بێت. ئێمەش سپاس بۆخوا و زنجیرە کۆنسرتانی کە کردمان بۆ مێژووی من و بۆ مێژووی برادران کە ئەمێ باسیەوەش کەم یەک بەیەکی میوزیکسیانەکان کە لەگەڵ ما بوون لێرەوە سڵاوم هەیە بۆیان کە هەموو کوردی ڕۆژهەڵات بوون دوو لەو کەسانی کە لەگەڵمان بوون کورد نەبوون ئەوانیش زۆر خۆشەویست و ئەزیز بوون خەڵکی تەبرێز بوون تورک بوون دەنگ هەڵگرەکەمان و ئینارەکەمان کامێرەمانەکان هەموو کورد بوون بۆدیگاردەکان هەموو کورد بوون میوزیکسیانەکان و ئەوی کە لەگەڵمانە بوو هەمووی کورد بووەمە زۆرکە بەگشتی کورد بوون هەمویان زۆر باشە بابێنە سەر بەرهەمەکە بۆچی لەناو ئەم ئەلبۆمەیە یان لەناو ئەم هەموو بەرهەمەیە ئەم بەرهەمە هەڵبژارد بۆی کە ئەم ڤیدیۆ کلیپەی لێ دروست بکەی؟ ئەم بەرهەمە و کە ئاماژەم کرد بەرهەمێکی نوێی من بوو کە پێشترم ئەم گۆرانی وتراوەتەوە بە تێکستی کاک ڕزای خۆشەویست ڕزا قەشەنگی من بە شێوازێکی نوێتر وەکو مۆدێرنتر و ئستایلەکەی کەمێک ئەرەبێسکانە وتومە پێم خۆش بوو کە یەکێک لە بەرهەمەکانم بێت چکە بەرهەمێکی تازەی منە بێ لەناو کۆنسرتەکەمە بڵاو بێتەوە بۆ جۆگەرەکان شتێکی تازەترە هەرچەند هەموو گۆرانیەکانی خۆم کە پێشتریش وتراوە هەموم تەسویر کردوانی هەموو کلیپەکانمان هەیە ئەتوانین لە ئایندەیە بۆ میوزیکی بەو شێوازە کار بۆ هەموو بەرهەمەکانی تریش بکەن ئەتوانم ئێسێکێک لە بەرهەمەکانی تر کە باسم کرد گۆرانی پەپولەیەکە لە گۆرانی تایبەتەکان کە ئیشەڵڵا ئەویش لە ئایندەیەکی نزیکا بڵاو بێتەوە گۆرانی پەپولەش بە هەمان شێوە ڤیدیۆ کلیپەکەمان بۆ کردو وتومە پێشکەشمان کردو و تەسویر کراوە بێگومانەمە لە یوتیوب چەناڵی خۆت بەردەستە و پێما بێ ئەم شەو سەعات 8 سەعات 9 ئەم شەو بڵاو بێتەوە ساعت و نیوەکی تر ساعتێک 25 دقیقەی ئینشەڵڵا بڵاو بێتەوە گۆرانیەکە بەرهەمە نوێیەکەی هونەرمەند کارزان ئەتوانن لە یوتیوب چەناڵی تایبەت بەخۆی بینەری بن. دەستەکانت خۆش بێ دووبارە سپاس دەکەم کە ئەم ئێوارەیە لەلای ئێمە میوان بووی سپاس بۆ تۆ.